ئەمڕۆ دادگای تاوانی هەولێر بڕیارەکانی خۆی ڕاگەیاند و ئیدانەی تۆمەتبارانی کرد بە سزای لە سێدارەدانان بۆ هەر سێ تۆمەتبار کە دەستیان هەبووە لە تێرۆرکردنی شەهید قادری قادری و دوو تۆمەتبارەکەی تریش بە مادەی 247 لە یاسای سزای عراقی ئەوانی تر بە یاسای 406 بڕگەکانی ئەلف و جیم هەرچەندە من و هاوپیشەم کاک سۆهراب ئێمە لە پارێزنامەی خۆمان داوامان کرد بە گۆڕینی ئەو مادەیە چونکە شەهید قادری قادری تێرۆر کراوە بۆیە ئەو مادەی کە دادگای تاوانەکان ئەمڕۆ لەسەر تۆمەتبارانی سەپاند ئێمە لە تەمیزکردنەوە پێداچوونەوە داوا دەکەین دادگای پێداچوونەوە شەهیدکردنی شەهید قادری قادری بە تێرۆر بناسێنێ چونکە پرۆسەکە کە ئەنجام درایە بێگومان هێزێکی دەرەکی لە پشت ئەو تاوانە گەورەیە ئێمە لە پارێزنامەکەش داوامان کردبوو کە ئیدانەی ئەو دەستە دەرەکیەش بکرێت کە لەم تاوانە گەورەیە بەشدار بوو. دەستخۆشی لە ئاسایشی سلێمانی هەولێر سەرۆکی حکوومەت سەرۆکی پارلمان جێگرەکەی دەستخۆش لە هەرێمی کوردستان سپاسی پارێزەران دەکەم دەستخۆشی لە سندیکای پارێزەران دەکەم سپاسی مولاک دەکەم بۆ زەحمەتیان پێخۆشحاڵم ئەو ڕۆکانە ئەو تاوانبارانە بە حکمی خوان وەرگرتووە زۆر سپاس بۆ هەموو لاکی هیوادارم هەموو کەیسەکان ئەوا لە بچنە پێشێ دەستان خۆش بێت.